هاوڕێنی خۆشەویست سڵای خواتان لێبێ ماوەی پێش ئێستا برادرێک هاوڕەیەک پرسیاری ئەوەی کردبوو کە یەک دوو جار من هەر ئاماژەم بە ئەوە کردووە کە جیاوازی هەیە لە نێوان کەسێک کە عاقڵ بێت یا کەسێک کە عەقڵانی بێت یا ڕێچکەیەک کە عاقڵانە بێت لەگەڵ ڕێچکەیەکدا کە عەقڵانی بێت. بۆیە ئەپرسین کەسی عاقڵ کێیە یا کردارێکی عاقڵانە چییە لەگەڵ کەسی عەقڵانی کێیە یا کردارێکی عەقڵانی چییە؟ بە ئینگلیزی کەسێک یا شتێکی عاقڵانە ئەڵێن reasonable، کەسێکە reasonable، he is reasonable or she is reasonable، یا ئەم کارێکی عاقڵانەیە، it's a reasonable act. بەڵام چەمکی عەقڵانی یا بە عەرەبی العەقلانیە بە ئینگلیزی پێوتێ rationality یا a rational person کە کەسێکە عەقڵانیە، a rational plan، a rational act. لێرە rational یعنی عەقڵانی. جا جیاوازیەکە ئەکەین لە نێوان عاقڵانە ئیشێکی عاقڵانە لەگەڵ ئیشێکی عەقڵانیدا. هەڵبەت ئەوەش بڵێم ینی ئەم ڤیددیۆیە من لێرە باسی شتێکی فەلسەفی ئەەکەم، ینی ئاراستێکی فەلسەفیە، قسە و باسێکی فەلسەفیە. منیش فەیلسوف نیم و پسپۆڕیەکەم لە فەلسەفەدا نییە بەڕاستی، بەڵام ئەوەندەی کە شارەزاییم لێ هەبێت و ئەوەندەی کە لێ بزانم شتێک ئاماژە بە جیاوازیەکە دەکەم باسی ئەوەش ناکەم کە من وەکو وەڵامێکی شافی و کافی وەڵامێکی پڕ بە پێستی خۆی ئەدەمەوە و باسی ئەوەش ناکەم کە قسەکانی کە دەیکەم هیچ کێشەی تێدا نیە، لەوەچێ من نەتوانم بە شێوەیەکی باش ئاماژە بە چەمکەکان بکەم و نەشتوانم یعنی حەقی خۆی بە هەریەک لەو چەمکانە کە بەکاری دێنم حەقی خۆی بدەم، بەڵام بە شێوەیەکی زۆر سەرپێیی بەڕاستی من نەتوانم لێرە باسی بکەم و جیاوازیەوە بکەم و ئەشی بەستمەوە بە پەروەردەوە هەڵبەت، چونکە لە هەندێک لە نووسین و لە ڤیددیۆکان باسی ئەوم کردووە کە ئێمە گرنگی بە عاقڵبوون و کاری عاقڵانە بدەین نەک تەنها کار و ئیشی عاقڵانی. سەرەتا چەمکی عەقڵ یا توانستی عەقڵ وانایەکە یا توانستێک لە توانستەکانی مرۆڤ کە مرۆڤ جێ ئەکاتەوە لە بوونەوەرانی تر، مرۆڤ جێ ئەکاتەوە لە ئاژەڵ بۆ نمونە کە مرۆڤ توانای بەکارهێنانی عەقڵی هەیە، بوونەوەرێکی عاقڵە کە دەتوانێت هۆشی هەیە، دەتوانێت بیر بکاتەوە و دەتوانێت ینی ئەو توانایی خۆی بەکار بێنێت، توانای عەقڵ. ئەم توانایی مرۆڤ بەلای کەمی بە دوو شێواز بەکار ئەهێنرێت. شێوازێکی ڕاستوڕەوانە، شێوازێکی ڕەسمیە، شێوازێکی وشکە کە پێی دەوترێ ڕاشناڵەتی بەکارهێنانێکی عەقڵە بە شێوەیەکی دیاریکراو، نەک کۆی عەقڵ، بەکارهێنانێکی ڕاستوڕەوانە لەسەر یەک ئاراستەیە، بە ئینگلیزی پێوترێ لینیەر وەکو بڵێ یەک خەتە ئەم لاو پێچ و پەنای تێدا نییە. ئەگەر هاوکێشەیەکی ڕاشنەڵ بکەینە نمونە بۆ ڕاشناڵەتی بۆ عەقڵانی بوون العەقلانیە، دەڵێن هەموو مرۆڤ دەمرێت، من مرۆڤم کەواتە من دەمرم. ئەمە لێرە من لۆجیکێک یا لۆجیکم بەکارهێناوە یا هاوکێشەیەکی عەقڵانیم بەکارهێناوە. وتە بەناوبانگەکەی دیکارت کە دەڵێ من بیر دەکەمەوە کەواتە من هەم. ئەم هاوکێشە ماتماتیکیە لە دیدەکشن، لە گەیشتن بە ئامانجێک کە لە گەیشتن بە ئەنجامێک ئاراستی من ڕێچکەیەکی عەقڵانیم لێرە گرت، ڕێچکەیەکی وەکو بڵێ لە نمونەی هاوکێشە ماتماتیکیەکان ئەمانە هاوکێشەی عەقڵانین. بۆیە هەڵوێست و کردداری عەقڵانی بەگشتی هەڵوێستێکی ماتماتیکیە، هەڵوێستێکە کە ڕاستوڕەوانە، تەفسیراتی زۆری ناوێت، یا تەفسیراتی مەجای تەفسیراتی زۆر نادات و تێکەڵ و پێکەڵی و ئاڵۆزی تێدا نییە. بەکارهێنانی توانستی عەقڵ لەسەر ڕێچکەی عەقڵانیەت ڕاشناڵەتی توێڕوانینێکە لەسەر بنەمای پۆزەتیڤیزم کە پێی وایە ئێمە ئەتوانین تەنها ئیدعای مەعریفە بە شتێک بکەین کە بتوانین بیپێوین بە شێوەی تەجریبی
بەڵگەی بۆ بێنینەوە بە ئینگلیزی پێدەوتە empirical evidence دەتوانین تاقیکەینەوە بۆمان بسەلمێت کە بەڵێ فڵان شت وایە بەڵام عەقڵ توانستی عەقڵ بە شێوەی دیکە بەکارهێنرێت نەک تەنها بەو شێوە لۆجیکیە وشکە فۆرمەڵە با بڵێن یا بەو شێوە ماتماتیکی بە شێوەی دیکەش بەکارە دەبرێت بۆ نمونە معریفەی کردداری جۆرێکە لە بەکارهێنانی عەقڵ بە ئینگلیزی پێدەوترێ practical knowledge ئەم شێوە دووەمەی بەکارهێنانی عەقڵ بەکارهێنانی reason پێوترێ وەکوڵ بە ئینگلیزی ئەگەر وشەیەکی بۆ بێنین پێوترێ reasonableness وەکوڵی شێوەی عەقڵانە ئەم شێوەی دیکەی بەکارهێنانی عەقڵ ئەم شێوە ناڕەسمیە با بڵێ یا ناماتماتیکیە شێوەیەکی دیکەی بەکارهێنانی عەقڵە جیایە لە شێوەی لۆجیکی جیایە لەو شێوەی کە نمونەمان بۆ هێناوە لە سەرەتاوە یەکێ لە جیاکاریەکان ئەوەیە کە مامەڵەی عەقڵانە reasonable action یا reasonable thinking کۆنتێکستی بەلاوە گرنگە سیاقی بەلاوە گرنگە یعنی ئەی شتەکان ئەڵێ ئەیخاتە لە شوێنی خۆیان باسی ئەکات دای نابڕێت لە هەموو ئەو کاریگەریانەی کە لە چواردەوری ئەو حاڵەتە هەیە با بڵێن مامەڵەی عەقڵانە ینی زۆر جار هەیە بۆچی ئەم جاکاریە گرنگە زۆر جار هەیە مامەڵەی عەقڵانی و لۆجیکی مەرجنی هەمیشە باش بێت ینی کۆنتێکست لە بڕیاری مرۆڤدا لە شێوازی بیرکردنەوەکانە گرنگی خۆی هەیە بۆیە لە ڕوانگەی ئیش و هەڵوێستی عەقڵانەوە مەرج نییە هەموو مامەڵەیەکی عەقڵانی باش بێت بۆ نمونە ئێمە دەڵێن ڤیتامین C بۆ مرۆڤ بەسوودە من مرۆڤم کەوایە من دەبێت ڤیتامین C وەربگرم بەڵام ئەگەر بیری لێ بکەینەوە ڤیتامین C مەرجنی هەموو کاتێ بە مرۆڤ بەسوود بێ هەندێک کەس هەیە ڤیتامین C بۆی خراپە هەندێک حاڵەت هەیە ڤیتامین C ناوێت بخورێت هەندێک جار هەیە ڤیتامین C ئەبێ لێی دوورکەویتەوە ینی مەرجنی ئەم قسەیە هەمیشە ڕاست بێت بۆیە شتێکی عەقڵانە نییە ڕاستە عەقڵانیە وەکو بڵێ ئەنجامگیریەکی عەقڵانی لێوە بەدەست دێ بەڵام مەرج نییە هەمیشە ڤیتامین C خواردن کارێکی عەقڵانە بێت بۆ نمونە لە ڕوانگەی عەقڵانیەتەوە گرنگە هەمیشە ڕاستی بگوترێ حەقیقەت بوترێ درۆ نەکرێ ڕاستی بوترێ بەڵام مەرج نییە هەموو جارێ ڕاستی گوتن کارێکی عەقڵانە بێت کارێکی عەقڵانیە بەس مەرج نییە کارێکی عەقڵانە بێت ئێمە وتمان ڕاستی گوتن باشە بەڵام ئەگەر ڕاستی گوتنەکە بووە هۆی کوشتنی کەسێک هۆی کوژرانێک کەسێک ئازارگەیشتن بە کەسێک توشببوونی ینی دروستکردنی کێشەی کۆمەڵاتی کێشەی سیاسی بۆیە لێرە شتێکی عەقڵانە نییە ڕاستی بوترێت عەقڵانیە بەڵام مەرج نییە عەقڵانە بێت کە ئێمە دەڵێن فڵان شت کارێکی عەقڵانیە مەرج نییە هەمیشە باش بێت مەرج نییە هەمیشە عەقڵانە بێت من نمونەیەک دێنمەوە لێرە بۆ نمونە لە سیستەمی ئیکۆلۆجی سیستەمی ئەوەی کە وەکوڵە کاریگەری بوونەوەرەکان لەسەر یەکتری و لە ژینگە هەندێک هەنگاوی عەقڵانی جاری وە هەیە نراوە بەڵام کێشەی زۆری بۆ ئیکۆلۆجی دروست کردووە سیستەمی ژینگە دروست کردووە با نمونەیەک بدەم ئێمە نەهەنگ ئاژەڵێکی ئاویە ئاژەڵێکی بەحریە لە نەهەنگ ڕێژەیەکی زۆری وردەماسی ئەخوات یا ئاژەڵی بچووک ئەخوات کە مرۆڤ ئەکرێ ڕاویان بکات بۆیە ئێمە ئەکرێ بڵین بە شێوەیەکی عەقڵانی لێکی بدەینەوە کە نەهەنگ وردەماسی زۆر ئەخوات ئەگەر نەهەنگ نەبێت وردەماسی زۆر ناخورێت و وردەماسی زۆر ئەبێت ئەو کاتە ئێمە ماسی ڕاوچیەکان ماسی زۆر ئەگرن بەڵام بە تەجروبە دەرکەوتووە کەمبوونی نەهەنگ لە دەریاکان و لە زەریاکان بۆتە هۆی کەمبوونی ڕێژەی ئۆکسسیجین لە بەشی سەرەوەی ڕووی ئاو و ئەو بەشە سەرەوە کە خۆر لێ ئەدا و ئۆکسسیجینی تێدا کەمە وای کردووە کەمبوونی ئۆکسسیجین کەمبوونی ئەو جۆرە ئاژەڵە ئاویە بچووکانی کە وردەماسی ئەیان خوات نەتوانن لەوێ بژین بەو شێوەیە خواردنی وردەماسی کەم ئەبێتەوە بە شێوە ماسی کەمتر ئەژی نەبوونی نەهەنگ کە نەهەنگ لە قوڵایی دەریاکانەوە دێت بەرەو سەرەوە و ئاڵوگۆڕێک بۆ گرتنی و خواردنی ماسی ئاڵوگۆڕێک لە بەشی طبقەی سەرەوەی ئاوەکە ئەکات و ئۆکسسیجین و ئاڵوگۆڕی ئۆکسسیجین ڕوو ئەدات کە نەهەنگ ئەم کارە ناکات ئۆکسسیجین لە بەشی سەرەوەی ئاوەکە نامێنێت و خواردنی وردەماسی نامێنێت بەو شێوەیە
وردەماسیش کەم ئەبێتەوە لەبەرەوە کوشتنی نەهەنگ و نەهێشتنی نەهەنگ لە ڕاستیدا نابێتە هۆی زۆربوونی وردەماسی بەڵکو دەبێتە کەمبوونی وردەماسی. نمونەی تر هەیە بۆ نمونە کە لینکەکەیدا ئەنێم لە ناشنەڵ پارکی یەلۆستۆن لە ئەمریکا ئەوەیان بینی کە بوونی گورگ لەو پارکە لەو غابات و دارستانە بۆتە هۆی زۆربوونی زیادبوونی ژیان زیادبوونی ئاژەڵ جارێکتر ژیانەوە و وەکو بڵێ کارابوون و چالاکبوونەوەی سروشت. ئێمە ئەڵێن گورگ ئاژەڵی کێوی ئەخوات ئەگەر گورگ نەبێ ئاژەڵە کێویەکان ناخورێن و زۆر ئەبن بەڵام سەلمێنراوە کە نەبوو نەمانی گورگ دەبێت هۆی نەمانی ئاژەڵیش. لینکەکەم داناوە یعنی شتێکی زۆر سەیرە ئێمە وا دەزانین بۆ نمونە ئاژەڵێک یا شتێکی زەرەرمەند یا مار با بڵێن مار لە گوندێکدا مارەکان هەموو ئەکوژرێن سیرەکەین زەرری هەیە لە باتەوەی قازان جێبێ خۆ مار بڕیارە بە شێوەیەکی عەقڵانی کە بیری لێکەیتەوە ئەبێ شتێکی خراپ بێت بەڵام مار دەکرێت مشکە خوا مشکەکە ئەگەر مار نەبێ مشک ناخورێ مشکەکە ئەبێتە هۆی زیاد ئەکەن و ئەبێتە هۆی تێکدانی بەروبوومی خەڵکی لەبەرەوە سیرەکە لێرە مار سوود بەخشە نەک زیان بەخش. زۆر جار هەیە لێکدانەوەی عەقڵانی کێشەدارە مەرج نییە هەمیشە باش بێت مامەڵەی عەقڵانی مەرج نییە هەمیشە عەقڵانە بێ یا شتێکی باش بێت. ڕێچکە و ڕوانگەی عەقڵانی گرنگی بە لایەنە ئەخلاقیەکان لایەنە سیاسیەکان لایەنە هونەریەکان نادات. یعنی بۆ نمونە لە دنیای هونەر ئێمە ئەکرێ وێنەیەکی زۆر جوانمان هەبێت بە ستانداردە عەقڵانیەکان هەمان شت بێت لەگەڵ وێنەیەکی تەنیشتی لانی لە دوو لەوحە دوو تابلۆی هونەری با بڵین لە پاڵ یەکدا بنێ یەک لە یەک جوانتر بن بەڵام دەکرێت یەکێکیان هەردووکیان لە ڕووە عەقڵانیەکەیەوە تابلۆی ڕێکوپێکن و مەزبوطن لە ڕووە عەقڵانەکەیەوە وەرگیراون بەڵام یەکێکیان بە تەقلید کراوە یا یەکێکیان کۆپی کراوە یانیش شتێک هەیە بە ئینگلیزی پێوترە painting by numbers ینی وەکو بڵێ تۆ بەس بۆشایەکان پڕەکەیتەوە ژمارە کراوە لە ژمارەکان بەو ڕەنگەی کە بۆ دیاریکرا پڕەکەیتەوە لە ئەنجامدا ینی وێنەیەکی جوان دەرەچێت بەڵام لە ڕووە هونەرەکەیەوە هیچ قیمەتێکی نییە ئەمە بۆیە ڕوانگەی عەقڵانی گوێ بۆ لایەنە هونێری شتەکان نادات بەڵام مرۆڤ ئێمە ئەزانی مرۆڤ ئەو لایەنەشی هەیە کە گرنگە و ئەگەر بیبەستینەوە بەلایانی پەروەردەیەوە ئێمە مامەڵە عەقڵانیەکان زۆر جار هەیە کێشەی سیاسی دروستەکە کێشەی ئەخلاقی دروستەکە بۆیە لە پەروەردەدا گرنگە نەک تەنها گرنگی بە ئاراستە و ڕوانگەی عەقڵانی بدرێ زۆر گرنگە ئێمە بیر لە ئاراستە عەقڵەکان بکەینەوە یا مرۆڤێکی عاقڵ بێت نەک تەنها مرۆڤی عەقڵانی بێت چۆن بتوانین مرۆڤەکان وا پەروەردەکەین کە کەسانی ریزنەبڵ بن نەک تەنها ڕاشنەڵ ئەسیوە ناکەم کە ڕاشناڵەتی خراپە بەڵکو دەڵم تاکە ڕێگەی بەکارهێنانی عەقڵ نییە بۆیە ئێمە بیر لەواکەینەوە ینی دەبێت بیر لەوە بکەینەوە کە چۆن وا بکەین کە ریزنەبڵنس گرنگی پێ بدەین و بزانین کە قیمەتی خۆی هەیە نەک تەنها عەقڵانی بوون. تیوامایە وەڵامەکە ینی کورت و پوخت بوو بێت کاتێکی خۆش بۆ ئێوە لایکی ڤیدیۆکە بکەن و شەیری بکەن بڵاوی بکەن و لای خۆتان و سەبسکرایبی کەناڵەکە بکەن و لە پەیجی فەیسبووکی شەمە هەردا ئەندرێت ئەتوانن فۆلۆی بکەن دەستان خۆش بێ کاتێکی خۆش خواحافیز.